شەڕی 12 ڕۆژەدا کۆماندۆ ئێرانیەکانی مۆساد چۆن لە ناوخۆی ئێران ڕێگایان بۆ فڕۆکە شەڕکەرەکانی ئیسرائیل خۆش کرد. دوو ڕۆژنامەنووسی ئیسرائیلی بەناوەکانی یوسی مەلمەن و دان ڕاڤیڤ ئاشکرایان کردووە کە چۆن لە ماوەی چەندین ساڵی ڕابردوودا ئیسرائیل کەسانێکی لە ناوخۆی ئێران کە دژ بە کۆماری ئیسلامی بوون کۆ کردوونەتەوە و لە ناو خاکی ئێراندا ڕاهێنان و مەشقی پێکردوون. بە جۆرێک لە ماوەی شەڕی 12 ڕۆژەدا دەورێکی سەرەکییان گەڕاوە. ئەو دوو ڕۆژنامەنووسە ئیسرائیلیە لە راپۆرتێکدا کە لە ماوپەڕی پرۆپابلیکا بڵاوکراوەتەوە باسییان لە وردەکاری پرۆسەکە و چۆنیەتی ئەنجامدانی چالاکیەکانی شەڕی 12 ڕۆژەی ئێران و ئیسرائیل کردووە. بەپێی راپۆرتەکە بەرەبەیانی ڕۆژی 12 حوزەیرانی ئەم ساڵ چەند خولەکێک پێش دەستپێکردنی ئۆپەراسیۆنەکەی ئیسرائیل بۆ سەر ئێران گروپێک بە فەرماندەیی گەنجێکی ئێرانی کە کاری بۆ مۆساد کردووە بە ناوی سیمتا لە دەوروبەری تارانی پایتەختی ئێران جێگیر کراون و سیستمێکی گرنگی بەرگری ئاسمانیان بە ئامانج گرتووە. لە هەمان کاتدا دەیان کۆماندۆی ڕاهێنراو لە چەندین خاڵی جیاواز لە ئێران جێگیر کراون تا هێرش بکەنە سەر تۆڕی بەرگری ئاسمانی کۆماری ئیسلامی ئێران. ئەمەش ڕۆڵێکی گرنگ و استراتیژی بوو بۆکردنەوەی ئاسمانی ئێران و دەستکراوەتربوونی فڕۆکە شەڕکەرەکانی ئیسرائیل لە کاتژمێر سێی بەرەبەیانی ڕۆژی 12 حوزەیران. سیمتا و نزیکەی 7 کۆماندۆ لەگەڵ درۆن و فڕۆکە شەڕکەرەکان سیستمی بەرگری ئاسمانی و لانچەری موشەکە دوورهاوێژەکانیان لەناو برد. ڕۆژی دواتر شەپۆلی دووەمی هێرشەکان لە ناو خۆی ئێران دەستی پێکرد. بەرپرسانی ئیسرائیلی دەڵێن ئەم تاکتیکانە ڕێگای بۆ درۆن و فڕۆکەکانی هێزی ئاسمانی ئیسرائیل خۆش کرد بێ ئەوەی یەک فڕۆکەشیان لەدەست بدەن ناوەندە ئەتۆمیەکانی ئێرانیان بۆردومان کرد. دواتریش نیوەی موشەکە دوورمەوداکانی ئێران و 180 لانچەرەکانیان لەناو برد و تەنانەت دەستیان گەیشت بە ژووری نووستنی فەرماندە سەربازی و زانە ئەتۆمیەکانی ئێران بەپێی چەند سەرچاوێکی ناوخۆیی ئێرانی کە وردەکاری شەڕەکەیان بڵاو کردوتەوە باسییان لەوە کردووە. ڕاستەوخۆ لەگەڵ دەستپێکردنی هێرشەکان هێزە سایبەریەکانی ئیسرائیل لە ڕێگای نامەیەکی ئەلکترۆنی ساختەوە فەرماندە بەڵەکانی ئێرانیان بانکێشتی کۆبوونەوەیەکی گرنگ لە شوێنێکی نهێنی گرنگ کردووە. دواتر و لە هێرشێکی تۆپمە و پلان بۆ داڕێژراودا شوێنە نهێنیەکەیان وەرتومان کرد و سەرجەمی ئەوانەی لەوێ بوون لە ناوبران کە ژمارەیان 20 کەس بوو. 3 کەسیشان سەرۆکی ئەرکانەکانی ئێران بوو. ئامادەکاری بۆ هێرشەکە سینتا لە پلەماڵەیەکی چینی کرێکار گەورە بووە. دوای دەست بەسەرکردن و ئەشکەجەدان و ئازار لەلایەن هێزی بەسیجی ئێرانەوە تووڕە و تینووی تۆڵەسەندنەوە بوو. دواتر یەکێک لە ئەندامانی بنەماڵەکەی بە مۆسادی ناساند و پاشوەرگرتنی گەرنتی سەلامەتی و پارێزراوی بنەماڵەکەی ئەنجامدانی ئۆپراسیۆنی بۆ مۆساد قبول کرد و دواتر و پاش تێپەڕاندنی چەندین مەشق و ڕاهێنانی سەربازی لە دەرەوەی ئێران پێش دەستپێکردنی هێرشەکان بەنهێنی گەڕایەوە ئێران. مۆساد لە ڕێگای قاچاقچەکان و دەستگای زانیاری وڵاتانی دراوسەی ئێران پێداویستی سەربازی و چەکیان داخڵی ئێران کردووە. ئەم کەراسانە ساڵانێک بەنهێنی لە ناو ماڵەکاندا مابوونەوە. پێش دەستپێکی ئۆپراسیۆنەکەش ئەبدەیت و نوێ کرابوونەوە. دوو گروپی کۆماندۆکە کە لە دوو تیمی 14 کەسی پێکاتە بوون بۆ هێرشکردنە سەر ئامانجەکانیان کە پێشتر بۆیان دیاری کرابوو ڕاهێنرابوون و ئامادەی هێرش کرابوون. هەر تیمێک ناوی نهێنی تایبەت بەخۆی هەبوو. بەر لەو ئۆپەراسیۆنەکە مەشقی هاوشێوەیان ئەنجامداوە. یەکێک لە تیمەکان لە سەرەتای دەستپێکردنی شەڕەکە لانچەرێکی موشک دوور هاوێژی ئێرانی لەناو برد. ئەمە شوای کرد کۆماری ئیسلامی ئێران هێرشەکانی بە مەبەستی تۆڵە لە ئیسرائیل دوا بخات چونکە گومانی هەبوو بنکەکانی دیکەی موشک هەڵدان لە مەترسی هێرشی ناوخۆییدا بن و ناتوانرێت بپارێزرێن. کوشتنی فەرماندە باڵاکان و زانە ئەتۆمیەکان. مۆساد زانیاری ورد و فایلی تەواوی لەسەر ژیان و شوێنی 11 کەس لە زانا و کارمەندانی بنکە ئەتۆمیەکانی ئێران کۆ کردبووە. زانیاری ناو ئەم فایلانە ئەوەندە ورد بوون تەنانەت شوێنی ژووری نووسنەکانیان لە ماڵەکاندا دیاری کرابوو. بەرەبەیانی ڕۆژی 13 حوزەیران فڕۆکە شەڕکەرەکانی ئیسرائیل چەندین موشکیان بە وردی برە و ئامانجە دیاری کراوەکانیان هەڵدا و هەر 11 کەسەکەیان لە هەمان شوێن کوشت. چەند ساڵێک لەمەو پێش چەند زانایەکی ئەتۆمی لە ناو جەرگەی ئێران کوژراون. ئەو هێرشانەش لەلایەن برکارەکانی مۆسادەوە ئەنجام درابوون.
مەشق پێکراوەکانی مۆساد فێر کرابوون چۆن بە ماتۆرسکێل بڕۆن یان لە مەودای دوور و نزیک تەقە لە ئامانجەکانیان بکەن یان تەقەمەنی بە ئۆتۆمبیلی زاناکانەوە بلکێنن. ئامانجی ئەم هەوڵانەش لاوەزکردنی بەرنامەی ناوەکی ئێران بوو لە ڕووی شارەزایی و زانستیەوە لەلایەکی دیکەشەوە بێهیواکردنی زانای ئاتۆمیەکانی ئێران بوو لە بواری ناوەکی. لە ماوەی ساڵانی 2010 تا 2012 ئیسرائیلەکان بەلانی کەمەوە 4 زانای ئاتۆمی ئێرانیان بە ئامانج گرتووە و هەر 4یان کوژراون. ئەم ئۆپراسیۆنانە بە وردی لەلایەن موسادەوە بەرنامەی بۆ داڕژراوە و بەڕێوە دەبران. هەندێک لە هێرشەکان لە وڵاتانی دراوسێ ئەنجام دەدران و هەندێکیشیان بە شێوازی ڕاستەوخۆ لە بنکەکانی موسادەوە لە بنکەکانی تەل ئەویب بەڕێوە دەبران. هەندێک جاریش لەلایەن ئەفسەرانی دەستگای زانیاری ئیسرائیل کە بۆ ماوەیەکی کاتی دەهاتنە ناو خۆی ئێران ئۆپراسیۆنەکان ئەنجام دەدران.